پشتیم هاتی نوی نوچه ما آزاد کردل تیرورستان داعش پیشمرگا همی جهت خود گرتون امشی وکی بشه هندسل تحسینات امروین مساتر و حفرت خود لی داینو پیشمرگا جید جه خود دبوره واجی گلکو برزاو تیرورستان داعش اجاری هات نشکاندن وی محوری او گنده پلان بوات یا دانن همی هات آزاد کردن. استاوره پیشمرگه همو شتێک بەرزترە پێشمەرگە لەو شانە فێر بووە کە وشی پێشان لە ئەو ترس دڵاڕاوکیان خستبوو ناو دڵی خەڵک ئێستا ئەو شتە نەماوە پێشمەرگە بە هەموو ئەوەکانی وانیان زانیوە هەموو پیلانی داعش پێشمەرگە لێ شارەزەوە بووە و هیچ ترس و خۆفێکی لەدر پێشمەرگە وەرەیان 100% بەرزە. ئەم قەوانانەی کەی بینن ئیشەڕی داعشی نەگریسە بەسەر گەلەکەمانە هاتووە من ئەم قەوانانە ئەیکڕم لە بەرەکانی جەنگ ئەێنم لێرە ئەی توێنمەوە ئەیکەم بە قاڵب ئەوە قاڵبەکانە کە لێرە ئەکرێ بە قاڵب بۆ پیشەساسی بەکارێت. ئەم قاوانانە ئەتوێنینەوە لە پێشا کەپسیەکەین ئەکەینە کوورەوە دوای پاش توانەوەکەکەین بە قاڵب بۆ یەکەین بەم قاڵبانە و ئەینێرین بۆ دەرەوەی هەرێم و بۆ پیشەسازی بەکارهێنن. گران صح که اینی ویگوف که افسای دهمی بویا ای چونه یعنی اگر ویگوف که کسی کش محلاقات جایانش گراج پانوراما بهت دی چی تبیجن حی شرطیان حی عسکری او مجبوره دی سیک دابینیتن یعنی چند سیک دابینیتن ازدحام پیدا کردن مفروضه ریک هبی زیترین وقت سیارش سیک در که بی دابارگرانی یان اف خبصا و ازدحام سیک کم بید. بوما فرع جفاية سيكو يا أودية سينما أنشية فرع الصيدلية سعد بوما بتسر يه شارع دي سيكو جغارة دي قالك ريكوما جي دي كورد بت وهنت ازدحام جيلنك اعداديات كوانات شي بتو أودية ما تشي فيو دي روس تا شارع دي بديش تندي سوباز دار.